دا ئەو بارەداراییە کە بەسەر هەرێمی کوردستاندا سەپێنراوە. خولی یەکەم بێگومان لە پۆلی 12 ئامادەیی زانستی یان ویژەیی عادەتەن خوێندکاران و قوتابیان بەشە خۆیان دێنەوە بۆ دەوری دووەم و بەشەکیش هەمووانەکان تاقیکردنەوەکان ئەنجام دەدەن. بۆیە ئەگەر ئێمە ئێستا کە ئیعلانی نەتائیج دەکەین ئەو ڕێژەیە کە دەبینین کەمیشە، بەڵام ئەوە مانای ئەوەیە هەموو خوێندکاران نینە، بەڵکو بەشی دووەم لە خولی دووەم لە کۆتایی مانجی 8 تاقیکردنەوەکان ئەنجام دەدەن. ئەم ساڵ بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو نزیکەی 24,000 خوێندکار و قوتابی زیادی کردووە لە پۆلی 12 ئامادەیی و ویژەیی، یعنی کەواتە ژمارەی خوێندکاران و قوتابیان ئەو ساڵە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو زۆر زیادی کردەوە. و ئەو ساڵ سیستەمی نوێی هەڵبژاردن لە کوردستان بۆ پۆلی 12 پیادەکرا و دەمەوێت بە خۆشحاڵیەوە ڕای بگەینم کە ئەو سیستەمە 100% هەڵبژاردنی زۆر سەرکەوتووی بەدەست هێنا. تەنها یەک کەس لە هەرێمی کوردستان ڕێژەی 100% بەدەست هێناوە، ئەو خوێندکارش خەڵکی شاری هەڵەبجەیە و ساڵی ڕابردووش یەکەمی کوردستان خەڵکی شاری هەولێر بوو. ومێدەوارین ساڵی ئایندا خەڵکی سلێمانی و دهۆک دەربچێت. ئەوەش بەرپەرچی ئەو پرۆپاگەندانە دەداتەوە کە دەکرا گوایە بە هەزاران سەد هاتووە و ئەوانە ئێستا دەرچوو تەنها 100 هاتووە لە هەرێمی کوردستان. ئەم ساڵ سەرەڕای زۆری ڕێژەی قوتابیان تەنها 3.47 نمرەی 90 تا 100یان بەدەست هێناوە، بەڵام ساڵی ڕابردوو نمرەی 90 هەتا 100 4.1 لە سەدی بوو، کەواتە ڕێژەی 90 لە سەدیش ئەگە بە ڕێژە حساب بکەین ئەو ساڵ کەمترە و ئەو ڕێژەیەش لە 90 تا 95، بەڵام لە 95 بۆ 100 بەنسبەت پۆلی 12 ئامادەیی ویژەیی ئەو ساڵ بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو زۆر کەمترە. ئێمە ساڵی ڕابردوو و ئەو ساڵ بارودۆخی کوردستانمان بەجددی هەڵسەنگان، بۆیە لە ساڵی ڕابردوو ئەم ساڵ زۆر لە چوارچێوەی یاسا و ڕێنماییەکان هاوکاری خوێندکاران و قوتابیانی خۆشەویستمان کرد. ئەوەی لە دەستمان هات وەکو وەزارەتی پەروەردە بە ئەرچی خۆمان زانی کە هاوکاری و ئاسانکاری بکەین لە چوارچێوەی یاسادا، بەڵام لە دەرەوەی ئەوە بێگومان کار لە ئاستی زانستی دەکا، بۆیە داوای لێبوردن دەکەین ئەگەر لەوە زیاتر نەمانتوانی بی. و دەربارەی ئەو پێشمەرگە قارەمان و خۆشەویستانی کە ئێستا لە بەڕەکانی شەڕن خولی دووەمیشمان هەیە، ئەگەر هەندێکیان کەوتبن بتوانن لە دەوری دووەم تاقیکردنەوەکان بدەن و ئومێدی سەرکەوتنیان بۆ دەخوازین. دەربارەی ئەو پرۆپاگەندانەی لەسەر قۆپیە و گزی و ئەوانەش دەکرا، بێگومان لە هەموو دنیا و لە کوردستانیش لە ساڵانی ڕابردوو هەر هەبووە، بەڵام ئەو ساڵ ئێمە وەکو وەزارەتی پەروەردە زۆر بەتوندی بەرەنگاری ئەو دیاردێ بووینەوە، هەر بۆیەش ڕێژەی دەرچوون و ڕێژەی نمرەی بەرز بەم شێوەیە کە ئێستا بەڕێز مامۆستا باپیر بەڕێوەبەری گشتی ئەزمونەکان یەکەمەکانی کوردستان بۆ ئێوەی بەڕێز دەخوێنیتەوە. بەنسبەتە من زۆر سپاس، دوای ئەوە هەر پرسیارێکتان هەبوو ئەم دەگەڕێمەوە. بەڕێزان، ئەمڕۆ دەی تەمموزی 2015 ئەنجامی خولی یەکەمی تاقیکردنەوە گشتەکانی قۆناغی ئامادەیی زانستی وێژەیی پیشەیی بنەڕەت ڕادەگەیەنین و بە قوتابیان و خوێندکارانی خۆشەویست ڕادەگەیەنین کە لەژێر لینچی ئەنجام.ئەزمونەکان.org دەتوانن ئەنجامەکانی خۆیان وەربگرنەوە و ئەو ڕاگەیانە بە ژمارەی بەشداربووان و ڕێژەی دەرچوون و وەراوردکردنی بە ساڵانی ڕابردوو کە بەم شێوەیە. ئامادەی بەشی زانستی بەشداربووان لەسەر ئاستی هەرێم 68,258 قوتابی خوێندکار بەشداریان کردیە، دەرچوانیان لە خولی یەکەمدا 19,906 قوتابی خوێندکارە، ڕێژەی دەرچوون 129.16 بووە. ساڵی ڕابردوو ڕێژەی دەرچوون لە 124.15 بووە کە ئەمەش یەک لە واتایانەیە کە شێوازی هەڵبژاردننی تاقیکردنەوەکان کردنەوەی زیاتری قوتابی خوێندکارانی تێدایە بۆ بەدەستهێنانی دەرچوون. ئامادەیی بەشی وێژەیی ژمارەیان 53,937 بەشدار بوو، دەرچوانیان 11,294 لە خولی یەکەم، ڕێژەی
ساڵی ڕابردوو ڕێژەی دەرچوون 118.36 بووە. ئامادەیی پیشەیی 3269 بەشدار بوو، دەرچوانیان لە خولی یەکەم 922 ڕێژەی دەرچوونی بەشداربووان 128.20 بووە. پۆلی نوێمی بنەڕەت 131,920 قوتابی خوێندکار بەشداریان کردیە، دەرچوانیان 77,511 کەس لە خولی یەکەمدا، ڕێژەی دەرچوونی بەشداربووان 58.76 بووە لە سەدا. ساڵی ڕابردوو ڕێژەی دەرچوون 157.11 بووە. ئێستاش ناوی یەکەم و دووەم و سێم بۆ بەشەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئاگاداری قوتابیانی بەڕێز دەکەین لەلێ. یەکەم سێ قوتابی یەکەم و دووەم و سێمی قوتابیان لە سەر ئاستی هەرێم بەشی زانستی. دنیا وەصفی مەحموود محەممەد بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەڵەبجەی شەهید نمرەی 700 یەکەمی هەرێم. دووەم دابان حەسەن عەزیز محەممەد ئەمین قوتابخانەی فاخر مێرگە سۆری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر نمرەکەی 696 دووەمی سەر هەرێم. سێم مریەم قەرداغ ئۆغس بەڕێوەبەرایەتی پەروەردەی دەوروبەری هەولێر ئامادەی نەهرانی کچان نمرەی 696 دووەمی دووبارە. چوارەم لاورا خدر ڕەسوول ئەحمەد ئامادەیی هەرێم بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕانیا 696 دووەمی هەرێم. پێنجەم مریەم حەسەن خەلیل ئیبراهیم ئامادەیی زەهرای زانستی کچان بەڕێوەبەرایەتی پەروەردەی ناوەندی هەولێر نمرە 694 سێم لەسەر ئاستی هەرێم. شەشەم زانیار ئەحمەد محەممەد فەرەج سەلاحەددینی کوڕان بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژهەڵات 694 سێم لەسەر ئاستی هەرێم. هەفتەم بڵند محەممەد ئەحمەد باپیر ئامادەی پێنجی ئازاری کوڕان بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕانیا 694 سێمی دووبارە لەسەر ئاستی هەرێم. هەشتەم هەوار کامل ئەحمەد عەبدولقادر ئامادەی دەربەندیخانی تێکەڵ بەڕێوەبەرایەتی پەروەردەی دەربەندی 694 سێم لەسەر ئاستی هەرێم. بەشی وێژەی یەکەم ئامادەیی گرتبەدەوی تێکەڵاو بەڕێوەبەرایەتی پەروەردەی بەردەڕەش پارێزگای دهۆک تێکڕای نمرەکانی 686 یەکەم لەسەر ئاستی هەرێم. دووەم ئەمیرە عابدی حەجی ئەحمەد بەڕێوەبەرایەتی پەروەردەی ئاکرێ دهۆک 682 بەدەستێناوە دووەم لەسەر ئاستی هەرێم. شادان لوقمان ئەحمەد عەباس ئامادەیی شایستەی کچان بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی 678 نمرەکەی سێم لەسەر ئاستی هەرێم. چوارەم ڕێناس عوسمان ئەحمەد ڕەشید خەرمانانی کچان بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژهەڵات سلێمانی 678 سێم لەسەر ئاستی هەرێم. یەکەم وێژەی لە دهۆک بووە. بەڵێ. ئامادەیی پیشەی بازرگانی ڕێبند کەمال عەبدوڕەحمان ئامادەیی بازرگانی سلێمانی ئێوارانی تێکەڵاو نمرە 731 یەکەمی سەر هەرێم. دیلان دیار ئەکرەم جەمیر ئامادەیی بازرگانی کچان هەولێر 718 دووەمی هەرێم. فرمێسک فەرەج ئەحمەد ڕەسوول ئامادەیی بازرگانی سلێمانی کچان 711 سێمی هەرێم. ڕێکەوت سەعید محەممەد عەزیز ئامادەیی بازرگانی سلێمانی ئێواران سلێمانی 711 سێمی دووبارە. بەشی پیشەسازی
دیار وەصفی نەسرەدین ئامادەی پیشەسازی زانستی کوڕان سلێمانی کۆی نمرەکانی 744 یەکەمی هەرێم لەنیا شاوێز ڕەحیم حەمە ساڵح ئامادەی پیشەسازی سلێمانی کچان بەشی کارەبا 701 دووەم لەسەر ئاستی هەرێم جوانە عەلی حەسەن عەلی ئامادەی پیشەسازی سلێمانی کچان 692 سێم لەسەر ئاستی هەرێم ئامادەی کشت و کاڵ بەناز محەممەد ڕۆستەم ئامادەی کشت و کاڵی هەڵەبجەی شەهید سلێمانی 671 یەکەم لەسەر ئاستی هەرێم شەیما ئەحمەد حەسەن عەلی ئامادەی کشت و کاڵی هەڵەبجەی شەهید سلێمانی 677 دووەم لەسەر ئاستی هەرێم بڕوە ئەنوەر ئەحمەد محەممەد ئامادەی کشت و کاڵی هەڵەبجەی شەهید سلێمانی 646 سێم لەسەر ئاستی هەرێم ئامادەی نەخۆشیاری منفا سەفەری حەکیم عومەر ئامادەی نەخۆشیاری بلێ هەولێر 592 یەکەم لەسەر ئاستی هەرێم